الحمد لله الشعب المغربي سوپاس والشعب بۆ مش خوا المغربي مەغریبیەکان العرب نا كله تەنها المسلمين مەغریبیەکان كلهم نا بەڵکو عرب فرحانين بە لهذا تەواوەتی و الفوز مسلمانان التاريخي. دڵخۆشن بەم سەرکەوتنە مێژوویە. الفوز بردنەوە لە على پورتوگال قورسە، البرتغال هو كان بەڵام فوز سوپاس صعب بۆ بس الحمد خوا لله الله خوای وفقنا گەورە والله سەرکەوتووی وفقنا کردین و ئینشاءڵڵا وإن شاء سەرکەوتن لە الله یاری پێشکۆتاییش بەسەر ندير فەڕەنسا تۆمار دەکەین ندير و نصف نهائي دەگەینە کۆتایی بۆنا نتأهل ببینە على پاڵەوانی فرنسا إلى جامی النهائي وإن جیهانیش. شاء الله ليش لا الكأس العالم المغرب يفوز كأس العالم إن شاء الله. هو بصراحة مباراة اليوم كانت مباراة تاريخية. ئەوە بەڕاستی یاریێکی مێژووی بوو لەبەرەوەی مەغریب نوێنەرایەتی عەرەب دەکات لەم پاڵەوانێتیە و ئیسلام و ئەفریقیەکانیش لە یاریەکانی پێشکۆتایی. ئەمڕۆ شێوازی یاریکردنی هەڵبژاردەی نیشتیمانی و ئامادەبوونی هاندەران بۆ هۆکاری سەرکەوتن ئەمە دڵخۆشێکی زۆرە بۆ گەلی مەغریبی و هەموو عەرەب. ئەمە پێشکەشە بە ئێوەش. ئەم سەرکەوتنە پێشکەشە بە هەموو عەرەب، هەموو مسلمانان، هەموو مرۆڤێک شانازی بە هەڵبژاردەی نیشتیمانیم دەکات و ئەمە شانازیە و جەژنە بۆ ئێمە وەسڵاومان بۆ برا فەڵەستینیەکانیش. إلى جميع الإخوة العرب والمسلمين وكل الناس اللي ساندوا الفريق الوطني. ده فخر وعيد بالنسبة لنا وتحياتي إلى الإخوة الفلسطينيين.